لە ساڵی 2016دا لە هەرێمی کوردستان دەرێنەنی پاسپۆرت عێراقی بە ڕێژەی لە 128 کەمی کردووە و لە تەواوی هەرێم 370,000 کەس پاسپۆرتیان دەرێناوە لە کاتێکدا لە ساڵی 2015دا 430,000 کەس پاسپۆرتیان دەرێنابوو. جگەلەوە بەڕێوەبەری گشتی ڕەگەزنامەی هەرێم دەڵێت 427,000 ڕەگەزنامە و نازنامەی باری شارستانی عێراقیان داوە بە هاوڵاتیان هەرێم و نزیکەی 40,000 کارتی زانیاریش بۆ هاوڵاتیان دەرهێنراوە. کۆی گشتی ڕەگەزنامە و باری شارستانی هەرێمی کوردستان 427,850 وازح بوو. بەڵام بەنسبەت پەساپۆرت کۆی گشتی هەموو ئەو پەساپۆرتانەی کە لە هەرێمی کوردستان چاپ کراوە دابەشی سەر هاوڵاتیان کراوە 307,109 پەساپۆرتە. دروستکردنی کارتی نیشتیمانی کە ماوەی ساڵێکە دەستی پێکردووە لە ساڵی 2016دا 93,000 کارتی نیشتیمانی دراوە بە هاوڵاتیان. هاوکات بڕیار دراوە ئۆفیسی دەرێنانی کارتی نیشتیمانی لا قەزە و نەحێکانیش بکرێتەوە و لا کۆتایی ئەم مانگەدا دەست بە کار بکەن. هەندێک فەرمانگە ئەوە لە سەرەتا شارەزایە نەبوو لەو بابەتە، دواتر تێگەیاندران و وەمە ئەفسەرشمان تەرخان کردی هەر فەرمانگەیە ئەگەر لە کارتەکە نازانن چی تێدایە ئەمە ئەفسەرەکە دنێرین ڕوونکردنەوە لێ دەکا ڕێنمایی معنەوی ئیشی ئەوە دەبێت کە فەرمانکان ئاگادار کاتەوە و سەردانیان دەکەین بە تایبەت و لەگەر بەڕێوەبەرەکانی بە پەیوەندی تەلەفۆنی قسەمان لەکردن. باپی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامەی هەرێم هەولێر لەسەر ئاستی پارێزگاکان زۆرترین ڕێژەی دەرێنانی پاسپۆرتیە بووە کە 170,000 پاسپۆرت بووە و هەر لەو بەڕێوەبەرایەتیە دەست باسەر 50 مامەڵەی ساختە و 140 پاسپۆرتدا گیراوە کافیزە و ناوی ساختەیان لەسەر بووە. بەنسبەت پاسپۆرتی تەزویر تاکو ئێستاکە لە ساڵ 2016 140 پاسپۆرت گیراوە لەوانە ڤیزەی تەزویر لەسەریان دەستکاری کراوە لە ناوەکانیان لە ماڵیت هەمویان درراون بە محکەمە. مە شێشەیەشترەکەەوە بەداخەوە هەندێک خەڵکەنەکەەوە معاملەی کە تەقدیم دەکەن بۆ دەرێنانی پاسپۆرت ڕەگەزنامە یان ناسنامەی باری شارستانی تەزویر دەکەن. ئێمەش خۆشبەختانە بۆ ئەو ساڵ 57 معاملەمان گرتەوە هەمومان داوا بەدادگا. جگەل لە دروستکردنی پاسپۆرت و کارتی نیشتیمانی و کارتی زانیاری بۆ هاوڵاتیان هەرێم لا بەڕێوەبەرایەتەکانی ڕەگەزنامەی پارێزگاکان 285,000 کارتی نیشتەجێبوون دراوە بە هاوڵاتیانی ئاوارە و زۆرترینیشان لە دووهۆک بووە. هێرشقادرێن ئارتی هەولێر.